سلێمانی باوەش دەکاتەوە بۆ 27ەمین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لەژێر ناونیشانی لە پێناوشکۆی وشەدا. چەندین میوانی بیانی بەشداریان کردووە و هەروەها ئەمڕۆ سعات 2 لە تەلاری هونەر لە شاری سلێمانی چەندین چالاکی جۆرا و جۆر لە فستیڤاڵەکەدا نمایش کران و لە کۆتایی فستیڤاڵیشدا خەڵات بەسەر سەرکەوتواندا دابەشەکرێت. قسە لەسەر فستیڤاڵەکە و گرنگی ئەم فستیڤاڵە بە تایبەتیش بۆ شاری ڕۆشنبیری بۆ شاری سلێمانی دەکەم لەگەڵ زۆر بەڕێزان جەمال غەمبار شاعیر و هەروەها دکتۆر جابر جابری شاعیر. بەخێربێن سەرچاومان. کاک جەمال بە لە تۆ دەست پێ بکەم. ئەمڕۆ کەشی فستیڤاڵەکە چۆن بوو بەلاتەوە؟ بەڵێ دیارە سازدانی هەر چالاکێکی ڕۆشنبیری لەم جۆرە بۆ خۆی گرنگی و بایەخێکی زۆری هەیە بەڕاستی و ئەتوانم بڵێم ئەگەر ئەم فستیڤاڵە بەم شێوەیە کە ساز کرا مەڵۆیەکی ترە خرایە سەر خەرمانی پڕ لە بەرەکەتی ساڵانی پێشووی فستیڤاڵ و من لەسەر ستەیجیشەوە ڕەنگە ئەو هاوڕێیان ئاگادار بن نەمتوانی ناوبەرم بەڕاستی بەداخەوە بەڵام سڵاو و حورمەتم نار بۆ هەموو ئەو هاوڕێ و برادرە خوشک و برا بەڕێزانی کە لە دانانی یەکەمین بەردی بناغی فستیڤاڵی ببوورە بنکەی گەلاوێژ و سازدانی فستیڤاڵیشەوە دەور و ڕۆڵی کاریگەریان هەبووە و هەرگیز ناکرێ ڕۆڵ و کاریگەری ئەوان جهودی ئەوان تێکۆشانی ئەوان نادیدە بگیرێ و من هەمیشە بەڕاستیە بێ جێگەی تەقدیرە. بۆیە سازدانی ئەم جۆرە فستیڤاڵە و هەر چالاکیشکەی ئەدەبی بەڕاستی بایەخ و گرنگی زۆری هەیە بە تایبەتی لە بارودۆخێکی وەگەستایە کە خەڵک ماندووە ینی پێویستی بەوە هەیە گوێی لە شعر بێ گوێی لە مۆسیقا بێ پێویستی بەوەیە ئامادەی کۆڕەکان بێ. ئەمڕۆ لێرە بەڕاستی ئەو تیمی ئۆرکسترای نیشتیمانی پێما بێ ئامادە بوون نمایشێکی جوانیان کرد کۆمەڵی قەسیدەی جوان خوێنرا من باسی خۆم ناکەم بەڕاستی نابێ باسی خۆم بکەم ئەوەی کە هەبوو ڕوویدا با بڵێن نمایشێکی ڕۆشنبیری جوان بوو هیوادارم بەردەوام بێ و هیوادارم ساڵانی ئایندەش بەڕاستی بە بەشداریکی زیاتری هەموو داهێنەرەکانەوە ئەو بێ. یەکێک لە سەروەریەکانی فستیڤاڵی گەلاوێژ بە درێژایی ساڵانی ڕابردوو ئێستاش ئەوە بووە توانیوێتی هەندێ وزەی نوێ هەندێ داهێنانی نوێ لە لای گەنجەکان لە لاینەوەی نوێ بە دەرخا کەشفکە و سەرڕای ئەوەش یاوێ ڕای ئەوەش ڕێزلێنان لە ئەو وزە ئەدەبیانی کە هەن لە ئێستادا بەڕاستی ینی مابڕینەوەی تر. بۆیە من بەڕاستی لێرەوە دەستخۆشیان لەکەم لە هاوڕێیانی بنکەی گەلاوێژ و سوپاسیشیانەکەم کە شەرەفی ویان پێ بڕیم بە تایبەتی خوشی سەلارم دکتۆر ئیبتیسام برای بەڕێزم کاکسیا منهادی چاوێن ماجەکەم. دەستەکان خۆش بێ دکتۆر دوایی زیاتر باس لە ناوەڕۆکی فستیڤاڵەکە و هەروەها گرنگی ئەم فستیڤاڵە لە بەدەرخستن یاخود کەشفکردنی توانای گەنجان ئەو توانا و تاقەی کە بە تایبەتیش لە ناو گەنجانە هەیە. دکتۆر جابر بەخێر بێی بۆ شاری سلێمانی چۆن سەیری شاری سلێمانیەکەی و فستیڤاڵەکە چۆن هەڵەسەنگێنی؟ ئەمەوێ بەهۆی ئەم بۆنەیەوە سڵاو و ڕێزم بۆ هەموو ئەو هەوڵ و ئەوانەی کە هەوڵیاننا کە ئەم کارە جوانە بکەن لە سلێمانیە و ئەم شارە هیچ سیر نییە بەسەریا کە جلێکی پۆشێکی زانست و زانا و ئەدەب لەبەرکات کە لە کاتی ئیبراهیم پاشاوە. بۆیە لەم بۆنەی 27 ساڵەی فستیڤاڵی گەلاوێژ کە ئەم شارە بەڕێی بردووە بۆ زاناکانی و نووسەرەکانی و بەڕاستی ئەمە فەخرێک و شانازیەکە بۆ ئێمە کە ئەم شارە ئەبینم کە ئەم جلە جوانەی پۆشیوە لەم فستیڤاڵە لەم ئاهەنگەیە کە سەقافیە. من لە عاشقانی ئەم شارەم و زۆر خۆشەویستە بەلامەوە و ئەم عیلاقەی لە بینی من و سلێمانیە زیاتر لە 30 ساڵە لەگەڵەوەی کە مام جەلال خوا لێ خۆش بێت
لێی داوا کردم کە لە ناو لێرەیە بژیم ویستی کە دایمە پەیوەندیەکی بەردەوام هەبێت لەگەڵ ئەم شارە زانی کە من ئەم شارەم خۆشەوێت و ئەویش منی خۆشەوێت و زۆر دڵخۆش بم کە ئەم فەستیڤاڵە کرایەوە کە ئەم نیەتە جوانانە و باشانە نەبوایە کە بە بەردەوامی ئەم فەستیڤاڵە لە ڕاستیدا ئەمە کارێکی زۆر گەورەیە و هیوادارم کە هەموو شارەکانی تر چاولێوە بکەن و شارۆچکەکانی تر و هەروەها کە عێراق هەمووی بەعام بەگشتی شوێنێکی سەقافیە بەگشتی لەبەر ئەوە هەموو شارێک دەستی شارێکی تر ئەگرێت و ئەیباتە ئەو لایەنەوە بۆ کرد کە ساڵانێکی زۆر سەردانی شاری سلێمانیت کردووە لە ماوەی ئەو چەند ساڵی کە سەردانی شاری سلێمانیت کردووە و تۆ بۆ خۆت هاوڕێی هەواڵ مام جەلال بوویت و نزیکایەتیت هەبووە لەگەڵی چەند جاری تر بەم شێوەی ئەمڕۆ بەشداریت لە فستیڤاڵی گەلاوێش کردووە المهرجانات حقيقة لم أشارك بها المرة الأولى وەکو بەشداری کردن بەڵێ شاركت في حفل ئەمە یەکەم جارمە کە بەشداری کەم لە فەستیڤاڵە ویستم بەحسێک پێشکەشکەم کە مانگە پێش ئێستا بوو کە ویستم دەستخۆشی لەوانە بکەم کە لەسەر مام جەلالیان نووسیوە من پەیوەندی من لەگەڵ ئەم شارە ئەگەڕێتەوە بۆ 34 ساڵ کە هاتین بۆ ئەم شار و دوای ئەوە بۆنەیەک دانرا کە هاتم بۆ ئێرە سەفەرێکی ترم کردووە کە کاتێکی زۆر پێش ئێستا بوو و هاتم بۆ بینیم ئەم شارە کە بە چۆن بە جوانی وەستاوە و ڕووناکی و دەستەکانت خۆش بێ کاک جەمال گوێت لە قەسیدەکەی دکتۆر بوو کە بۆ شاری سلێمانی وت بە شتێکی جوانی نووسیوە دەستی خۆش بێ ئەگەر جارێک دواتر زیاتر پرسیار لەسەر ئەو قەسیدەیە کەم و چیرۆکەکەی پشتی بەڵام ئێستا با بێمەوە لای تۆ ئەمڕۆ چ جیاوازیەکت بینی لە ئەم فستیڤاڵە و ئەگە بەراوردێک بکەی لەگەڵ ساڵانی ناتوانم ئێستا یەکسەر ئەو هەڵسەنگانە بکەم زانی بۆچی چکە سبێنێژ ماوە کۆمەڵی دەق پێشکەشەکری پانێڵەکان یەکەم ڕۆژ بوو تەنها ئەمڕۆ یەکەم ڕۆژ چالەکیەکان بوو ینی با بڵین عادەتەن وەکو ڕێوڕسمی کردنەوە ئەو تیمە مۆسیقیەکە بەڕاستی شتێکی جوانان تەقدیم کرد سپاسیانەکەم کاکە دیاری قەراخی بە دەنگە زێڕینەکەی شتێکی ئەوەی بەرهەمێکی جوانی پێشکەش کرد بۆیە ناتوانم ێستا ڕاکەت دەم یەکسەر بڵێم چۆنە چکە بێم کۆی فستیڤاڵەکە وەکو وێنە گشتێکە هەڵسەنجێنی بەس دەستپێشێکی باشە بەڕاستی دەستپێشێکی باشە من شانازی بە بنکەی گەلاوێژەوەکەم چکە کوردستان خان یەشێک بووم لە دامەزیرە نەرانی بنکەی گەلاوێژ لە کۆتایی ساڵی 96 لەگەڵ ئەو هاوڕێ بەڕێزانەمانە بەڕاستی کە نابێت دەوریان لەبیر بکرێ بەڕاستی وا دەستمان پێکرد لە بارودۆخێکە و بارودۆخێکی زۆر سەخت بوو مەسەلەن ئەمانویست ئەوە نییە کەش و هەوایەکی زۆر ئارام بۆ ئەم شارە بخڵقێنین بۆ خەڵک کە جۆ بگرێت بۆیە من شانازی بە هەموو فستیڤاڵەکانەوە کەم بەڕاستی چەند جار بەشداری بەڵێ هەموو ساڵێ لە 96ەوە 97ەوە هەموو ساڵەکان بەشدار بووم هەتا ڕۆیشتمە دەرەوەی وڵات لە 2000 ڕۆیشتم 2010 ساڵی 2010 وابزانم مانگی نۆڤەمبەر بوو جارێککە داوت کرام هاتمەوە لە بەشدار بووم ئیتر لە دوایەوە نەمتوانی وچکە لە دەروەی وڵاتم بەڕاستی بۆم نەڕەخساوە بەڵام ئەم جارە سوپاسی ئەو هاوڕێیانەکەم کە خسیانمە سەر کەڵکەڵەوە بێمەوە دەمێکیش بوو دەرنەکەوتم بەڕاستی لەسەر ستەیج بۆ سلەیمانی کە سلەیمانی شارێکی زیندوە خۆ دەزانی نەبێ بە شارچێتی شارێکی زیندووە بەڕاستی هەمیشە پێویستی بە حوزور هەیە حوزور هەبێت دایمەن و ئەگەر تەمەەن باقی بێ و تەندروستی باش بێ لە ئایندەیە بە تەمام کۆڕێکی تایبەت بۆ شاعیری گەورە سالم ساز بکەم بەناونیشانی سالم ئەگەڕێتەوە بۆ شار ئەوەی بتوانم بەڕاستی چکەمێ لە خزمەتیان نابم تا ئێستا گەلێک کۆڕم بۆ مەحوی کردو خۆ دەزانی ساڵی 2013 بە فەخرەوە کورسات کۆڕێکیان بۆ کردن بۆ شعری کلاسیشی مەحوی و نالی و سالم و بێخود و
بەس ئەم جارەگە بێمەوە کۆڕێکی تایبەت بۆ سالم سازەکەم بەڕاستی خوایار بێ. زۆر باشە کاک جەمال غەمبەر ئەو پارچە شیعرانی کە ئەمڕۆ پێشکەشت کردن مێژۆکەی بۆ کێ گەڕێتەوە؟ تازە نووسیمە ئوسترالیا نووسیمە تایبەت بۆ ئەم فستیڤاڵە یان هەر نووسی بووم بەڕاستی نووسی بووم لە فەزای شایشم کردو هەوڵم داوە مەسەلەن هەندێک بەیت و دەستەواژە و نیوە بەیتی شعری شاعرانی گەورەی کلاسیشی بێنم جارێک کە تەوزیفی کەمە لە ناو شعرەکەیە و تەنانەت هەندێ تعبیرم لە هەندێک گۆرانی کوردەواری و هێناوە بەڵام بە جۆرێکی کەوی سومە ئەگەر توانی بێتم دیارە ئیدعا ناکەم ئەگەر توانی بێتم تەوزیفی بکەم و شتێکی لێ دروستکەم بۆ ئەوەی چۆنەڵێ پێشەکیش تەوزیحێکمدا بۆی شتەکان بگا کۆدەکان زیاتر بگا هەوڵم داوە جەوێک خۆڵقێنم بەڕاستی پرسیارێ بوروژێنم چکە پرسیارێکمان هەیە ئەمە ئەزەلیە بۆچی لە پشت بۆ هەموو بۆچیەکە و کۆمەڵێک شت هەیە مەسەلەن من جارێکیان سێرچێکم کرد لە ئەوە جاری وایە پرسیاری بۆچی بە چەندین شێوە ئەو ڕوژێنرێ یعنی بە چەندین شێوە من هەوڵم داوە لەو تێکستەیە کە خوێنمەوە پرسیار بوروژێنم بەڕاستی ئەوەندەی بۆم کرابێ ئەوەندەی توانی بێتم بەڵێ زۆر باشە دواتر زیاتر لەسەر ئەم بابەتە قساکەین و یەکێک لە چالاکیەکانی فستیڤاڵی گەلاوێژ کردنەوەی پێشانگایەکی شێوەکاریە بەڵام وەرگرتنی یاخود بە سوود وەرگرتن لەو سوڕانە یاخود ئەو وێنانی کە لە ناو پارچە شعرەکاندا هەیە ئیلهامی با بڵێن شێوەکارە بەشداربووەکانی ناو بێ بە پیشانگایەک بۆ پۆستەری شعر بڵێ وای لێ دواتر لەسەر ئەوەش ڕەئی تۆ وەرەگرم وەکو شاعیرێک دکتۆر جابر باسمان لە ئەو قەسیدەیە بۆ بکە کە ئەمڕۆ لە فستیڤاڵەکە ئاماژەت پێدا کە بۆ خۆت لەگەڵ مام جەلال یادەوەری زۆرت هەیە و ئەو قەسیدەیە ئیلهامەکەی لە چیەوە بوو؟ القصيدة هي وليدة البارحة يعني البارحة بالليل أنا لما أطليت من كراسيكي أما من هي دوێنێکە کە لە ئوتێلەکەەوە سەیری شارەکەم کرد ئەم شارە زۆر جیاوازە لەو شارەی کە 34 ساڵ پێش ئێستا بینیم ئەم لە ڕووی ئازادیەوە لە ڕووی جێگیریەوە جێنیشت کە دڵخۆشی و گەشتبینی و کە پێشبینیەکی زۆر جوانی تیا بینین و مێژوویەکی زۆر جوان هاتە یادەوەریم کە چۆن دروست بوو چۆن لەدایک بوو کە بە شێوازێکی زانستی و سەقافی و فکری هاتە مەوزوعەوە کە بە بەراورد لەگەڵ ڕۆژانی ڕابردوو کە چۆن بەرەنگاری ئەو کاتە ناخۆشانە بوویەوە بەڕاستی یادەوەری منی گەڕانەوە بۆ ئەو کاتەی کە ئێستای بۆ دروستکردین و پێکی هێنا بینیم کە وەکو بووکێک دانیشتووە لە باوەشی شاخێکە ئەتوانی بەشێکی ئەو قەسیدەیەمان بۆ بخوێنیتەوە بەشێکی کورت لە پێش پرۆگرامەکە ئاماژەی بەوە کرد کە نا من قەسیدەیەکی ترتان بۆ خوێنمەوە کە هەر تایبەت بۆ هەڤاڵ مام جەلالی نووسیوە بەڵام من ئەو قەسیدەی کە لێرە پێشکەشت کرد زۆر جوان بوو بەلامەوە بەڕاستی کاک جەمال غەمبار پڕ بوو لە وێنەی زۆر سەرنجڕاکێش و زۆر جوانجا پێم خۆشە یەک پارچی بچووکمان بۆ بخوێنیتەوە ئەگەر دەتوانی مقطع أنا راح أقرأ القصيدة اللي هنأت بها مام جلال في رئاسته الأولى لە مام جەلال کرد کە بوو بە سەرۆک کە ئەویش یەکەم سەرۆکی کوردیە کە بگاتە سەرۆکایەتی جمهوریەتی عێراق و مام جەلال کەسێک نەبوو کە چاوی لەو شوێنە بێت هیچ بەتەمای ئەوە نەبوو کەسێک کەسایەتیەکی زۆر گەورە بوو کەس کە باوەڕی بەخوا هەبوو بڕای بەخوا هەبوو هیچ هەوڵ بۆ شتانە نایە ئەو شتانە هەوڵی بۆیەن لەبەرەوەی ئەو سیفەتانە و کارکتەرانەی کە هەی بوو کە ئەو کەسە ڕۆشتووە پێویست ناکە مجاملەیکەین
فريدة من نوعها. بەڵێ. کارکتەرێکی زۆر تایبەتی هەبوو تایبەتمەندێکی زۆر جوانی هەبوو تایبەت هەبوو أهمية الرئاسة لەبەر ئەوە من پیرۆزبایی سەرۆکایەتیم بەو کرد نەک زۆر ئەو بۆ باشە. سەرۆکایەتی زۆر باشە کەواتە ئەتوانی پارچەیەکمان بۆ بخوێنیتەوە فەرموو. أقرأ. نعم. أهنئ يا جلال بك القوافي فأنت الحب يحضنه الجمال أتيت مع الربيع فكنت وجها ربيعيا تطل به الجبال فمن عال إلى عال ترقت خطاك الخضر ترقبها الرمال ونحن معا توحدنا المنايا ويجمعنا السلام أو القتال مشيناها خطا كتبت علينا يرف على بيارقنا النضال قطعناها عقودا من ظلام عراة الصدر تطعننا النصال إلى أن أسفرت ومضات فجر وأذن في منائرنا بلال وقفت بنا على عجل إماما. طبعا هو إمام جلال بالمعنى المتداول ليس إماما وإنما عبد بمعنى وأنا بك إمام بس وقفت بنا على عجل إماما يماز عن الحرام بك الحلال بسطت بقامة خضراء فيئا رطيبا تستظل به الظلال فهنأت السهول بك الربايا ولوح للجنوب بك الشمال ليفتخر العراق مدى وأهلا إذا ما قيل سيده جلال. ئەی دەستەکانت خۆش بێ. ئەم قەسیدەیەت لە کوێ بڵاو کردوتەوە دکتۆر؟ بڵاو کراوەتەوە؟ هذه لا نعم نشرت هذه بەڵێ بڵاومان کردوتەوە لەسەر مەگەزینی ئیتیحادا دانراوە لە مێژووی بداية رئاسة سەرەتای سەرۆکایەتی جەلال تالەبانی بەڵێ. ونشرها و دکتۆر بڵاوی کردوتەوە. دەستەکانت خۆش بێ. کاک جەمال غەمبەر بابێ مۆلای تۆ چی بوو لەسەر شعرەکەی دکتۆر؟ جوان بوو کۆمەڵە تعبیری جوانی ئیحساسێکی جوانە بەرامبەر پیاوێکی گەورەی وەک مام جەلال دەری بڕیوە. دیارە مای خۆشیە بەڕاستی لە لای نەتەوەکانی تریش ئێمە ئەو جۆرە وێنانە ببینین بەو شیرینێ بەو جوانیە کە وەصفی پیاوێکی گەورەی وەک مام جەلال دەکەن دەستخۆشی لێ یەکەم. شكرا جزيلا على كاك جمال هیچ شعرێکت هەیە بە زمانی عەربی چونکە گوێم لێت وەکە من بە زمانی عەربی هەمە بەزعی بێکمێ لەبەرم نییە شتی خۆم لەبەر بەڵام ئێستا پێش پرۆگرامەکە چەند پارچەیەکت ئەوە شعری خۆم نییە ئەوە شعری پێم وا بێ أبو فراس حمدانية مو هذا وقفت وما في الموت شك لواقف كأنك في جفن الردى وهو نائم أتوك يجرون الحديد كأنهم سروا بجياد ما لهن قوائم. زۆر باشە کاک جەمال ئەو شاعیرە یاخود ئەو ڕووناکبیرە گەورانی عەرب بەکێ سەرسامی ئەدۆنیس یەکێکە لە گەورەکان ئەدۆنیس پێم وابێ لە یەکێک لە ساڵەکاندا لە فستیڤاڵی گەلاوێژیش ئامادە بوو لە شاری سلێمانی. من لێرە نەبووم بەس تەشریفیە نابوو بەڵێ چووە هەڵەبجەش تەنانەت یەک لە قسەکانی ئەدۆنیس فەرموو بووی وتوی من کەمەگریم بەڵام کە چوومە هەڵەبجە گریام. ئەدۆنیس بیرمەندێکی گەورەیە شاعیرێکی گەورەیە و یەکێکە لەو کەسانی بەڕاستی من خۆم شانازی پێوەکەم چونکە لەسەر کورد قسەی جوانی کردووە بەڕاستی وەکو ڕووناکبیرێکی ئینسانی نەک هەر عەرەب بەتەنها مای شانازی هەموو بەشەریەتە ئەدۆنیس. زۆر باشە کاک جەمال غەمبەر فستیڤاڵی گەلاوێژ چەندێک دەستی هەبووە لە دەستگیرۆیی کردنی گەنجانی شاعیر و پێگەیاندن و دروستکردنی گەنجانی شاعیر. بەڵێ وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێ دیارە نامێت دووبارێکەمە زۆر دووبارە بێتەوە دەورێکی کاریگەری هەبوو بەڕاستی بە تایبەتی لەم ساڵانەی دوایە بۆ بە درێژایی 26 فستیڤاڵ و ئەم ساڵیشی لەسەر بێ دەورێکی کاریگەری هەبوو لە کەشفکردنی گەلێ وزەی ئەدەبی جوانە یعنی نەکە لە سلێمانی لە دەرەوەی سلێمانیش بە تایبەتی لە ئەو شار و شارۆچکانی دەرەوەی سلێمانی کە هاتوون لە گەرمیانەوە
لە سۆرانەوە لە باڵەکایەتیەوە تەنانەت لە ڕۆژهەڵاتەوە لە هەموو ڕەنگە نێتەوە بیرم بەڕاستی بەڵام هەمووی متابعەم کردوێ دەورێکی زۆر باشی هەبوو ئەویش بە دوو شێوە یەکەم جۆرێک لە عەدالەت هەبوو لە هەڵسەنگاندنی دەقەکانیانە بەڕاستی یعنی ئەو دەقانە کاتی وایە کە هەڵسەنجراون ئەو کەسی هەڵی سەنگان و جای کردوێتەوە بۆ ئەوەی خەڵات بکرێ نەیزانی وەی چێیە باشە ئاخر ڕۆژکەشە بووە لەگەڵ ئەوەشە ئەو گەنجانە لە شوێن و ئەوەی خۆیان ئەو بواریان نەبوو بەڕاستی دەرکەون فستیڤاڵی گەلاوێژ بەڕاستی دەورێکی زۆر کاریگەری هەبووە لە دەرخستنیانە و بەردەوامی بوونیانە مەسەل هەیە ناوی دیارێ ڕەنگە ناونێتەوە بیرم دەورێکی زۆر باشی هەبووە بە کچ و کوڕیانەوە و مای شانازیشە بەڕاستی و بێگومان ویستم پرسیاری ئەوە بکەم کە چەندێک ڕۆڵی هەبووە لە گرنگیدان بە توانای ئافرەتان بەتایبەت ژنان زۆر دەوری هەبوو زۆر یعنی یەکێک لە بابڕین ئەگە وای ناونێ بڵین لە حکمەتی لە فەلسەفەی سازدانی ئەو فستیڤاڵە دەرخستنی تاقەی ژن بۆ بەقەت تاقەی پیاو یعنی هیچ فەرقێک نەکرا ئەوەی من هەستم پێکردێ بەڕاستی و یەکێک بۆ لە بنەماکانی ئەو چالاکی ئینسانی کە پێوترێت چالاکی ئەدەبی ڕووناکبیری فکری چونکە فەرقی نییە لە لای من بەڕاستی فەرقی نییە و لە هەموو فستیڤاڵەکانیشە ئەوەندەی کرابێ هیچ فەرقێک نەکراوە ئەم دەقە هیچ ژن ئەم دەقەی پیاوە وەکو خۆی هەڵسەنجێنراوە و مایش بەڕاستی مای گەورەیە و مایش ئیفتیخارێکی گەورەیە بۆکو وتم ئەوەی لە سەرەتاوە لە فستیڤاڵی گەلاوێژە لە دامەزرانی بنکەوە بە سەرپەرشتیارەوە بە بەشدارەکانەوە بەوەی کە بنکەی بەڕێوە بردووە نەک هە لە سلێمانی لە شار و شارۆچکەکانیش لە هەولێر مەسەل لە کۆیە لە هەڵەبجە لە دەربەنی خان شوێن زۆرە مەسەل لە حەوزی بتوێن دەورێکی زۆری هەبوو بەڕاستی ئێمە چکە زانی بۆ برێخت قسەیەکیە زۆر جوانە ئەڵێ مێژوو ئەوە نی ئێمامانوێ مێژوو ئەوەی ڕووی داوە چونکە تۆ خەزینێکت هەیە لە خەزینێک هەیە لەم چالاکیانە بەڕاستی خەرمانێکی گەورەت هەیە ناتوانانی ئینکاریم خەرمانە بکەیت مای شانازیە و تەمە ناکەم بەردەوام بێ زۆر باشە بەنیاز نیت هیچمان پێشکەش بکەی وەڵاهی چی پێشکەشم ئەمڕۆ شعرم خوێنەوە و دکتۆری شعری خوێنەوە حەزەکەی کۆپلەیەک لەو قەسیدەی ئەمڕۆ خوێنمەوە ئەوە خوێنمەوە گە پێت باش بێ لە دیدارێکی دۆستانەدا بە گۆڕستانێکی تەنیاموت بۆچ ئەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو تایبەت ئەو بێدارانەی جانتای سەفەرت یادەنێژن ئەوتی لەبەر سەیلی ئەم هیجرەتە لەبەر شەرحی دەردی ئەم غوربەتە کاتم نییە وەڵامت دەمەوە بۆچی بە شەقامێکی غەمگینی شموت لەبەر نازی چاوبازان ئیتر قەدری ئەو پێڵاوانە مەگرە حکایەتی ئێوارانی پیاسەکردن لەگەڵ تۆدا لە بیرەکەن شەقامەکە بە بێزاری وتی تازە درەنگە برادەر زۆر درەنگە لێت بپرسم بۆچی دەستەکانت خۆش بێ ئاماژەت بۆ کرد لە سەرەتایە کە بەنیازی کۆڕێکی شعریت بەڵام ئەم جارە یان باوەڕ ناکەم ئەم جارە بتوانم ماوەکەم کەمە بێ بگەڕێمەوە چکە ئەخوا ئامادەکردنیەوێ تەعاملکردن لەگەڵ سالمی شاعیرە سالم یەکێکە لەو شاعیرانی بەڕاستی ئەبێ مامەڵەیەکی تایبەتی لەگەڵا بکەی کاتی خۆی کە ڕۆیشتۆ بۆ ڕۆیشتووە ئەو قەسیدانی کەوتونی ئەوانە زۆر گرنگن قەسیدەیەشی ئەلوەداع هەر زۆر جوانە هەر زۆر باشە دکتۆر جابر ئەمڕۆ لێرە بووی بێگومان قسەت لەگەڵ زۆرێک لە چیرۆکنووس و ڕووناکبیر و شاعیرانی کورد کرد باستان لەوە کرد کە لە داهاتوودا واتە لە ڕۆژانی ئایندەی فستیڤاڵەکە لە ناو دیبیت و لە ناو پانێڵەکاندا زیاتر قسە لەسەر ڕەوشی ئەدەبیات بکەن بەگشتی من لە ڕاستیدا مێدای لەبردن کەم لە ئێوە و لە بینەران کە ناتوانم بە کوردی قسە بکەم هەرچەنە من زۆر ئەو زمانم خۆشەوێ و حەزەکەم قسەشی پێ بکەم لەبەرەوە داوای لێبوردنەکەم زۆریش دڵخۆش بووم بە گوێگرتنی ئەم شاعیرە خۆشەویستە بە دڵنیاییەوە ئەم یەکگرتنە لە نێوان ئەم نووسەر و شاعیرانە کە ئەم فستیڤاڵە کۆیکردنەوە ڕاستیدا کە قسە بکەیت قسە لە ناو پیاوان بیر و ڕایەن تێکەڵە بێت ئەم شوێنە هەمووی ڕوا بە کاتێکی زۆر قورس ئەمەش ئەڕوا بەسەر عێراقا بەعام بەگشتی
کە کاریگەریەکە بەسەر شێوازی ئەدەبی و فکری و شعری کە منیش دەستم بۆ شاعری ئەدۆنیس ڕاکێشا کە ئەو مەکتەب ئەو مەدرسەی کە کردیەوە بەڵام هیچ بە هیچ شێوەیە کە واجبی مرۆڤایەتی تێنەپەڕان و ئەو هەستەی کە ئەو شوێنەی پیاە تێپەڕێ بەدڵنیاییەوە ئەم هونەرمەندانە ئەبێ مووقفێکی هەبێت کە ئەو شعرەی مووقف بێت لەوحەیەک ڕسمێک مووقف بێت مەدرسەی هونەر بۆ هونەر ژیانێکی تەواوی نییە پێم وایە کە دەبێت التیزامێک هەبێت بۆ ئەم کارە مرۆڤایەتیە کە شاعیر ئەبێ بیر و هزری مرۆڤ قەومی و نەتەوەیی بجوڵێنێت و هەستیان بجوڵێنێت و دەبێت کاریگەریان لەگەڵا بێت کە جەوێکی گەشتبینانە نەک جەوێکی ڕەشبینانە تێکەڵ بێ لەگەڵیان کە دەبێت ئینسانی موسەقف هەمان بیرروڕا بگەێنێ بەو کەسانەی کە هزریان پێویستە بجوڵێت وای لێ بکات کە تێپەڕ بێت بەسەر ئەو کارە ناخۆشانی کە خەڵک پێی تێپەڕە بێت لەبەرەوە منە بینم کە ئەم فەستیڤاڵی کە ڕووی لەم قاعەیە خۆشەویستیەکم بینی بۆ ئەو شتە کە بیرروڕایەکی گشتیم بینی بەرەو ڕووی هونەر و شعر و ئەدەب و کاتێک کە شاعیرەکان قسەکەن چی ئەڵێن بیرروڕاکانیان چۆنە بێت ئەم فستیڤاڵە وەکو کارێکی هەڵکردنە کە تێیدا وزە و بیرروڕای تازە تێئەجوڵێت و کە هەندێک جارە و کەسانە تااقەتیان نییە یان ناتوانین شتێ بکەن ئەم شتێکی پێویستە زۆر ڕاستە کە عێراقیش زۆر باشە دەستەکان ئوستاز جابر کە باسی ئەدۆنیسی کرد ئەوەی تێگەشتم حضرتك قلت لم يتخطى يعني قصدك الأدونيز ما؟ أوكي عندي مداخلة إذا أمكن بكردية لما قبوي ترجمة كان بلى بوي بينري كرديش تبقى بالنسبة لأدونيس سوا أدونيس مرجنية لقل شتر روجانا كانت تعامل بكاتشك أدونيس خزينة فكريه يعني بابرين بيشتر كومل اشتي وتولى سر أم كومل قروش هلاتيانا كيسا دينا دي يعني تنبؤاتي هبوا لبرو أدونيس نايا مثلا بون مناسا كاتي خوي كومل قوشي هبو مدارات أو يبيت بيرم حتى يقدرني شو مترجمة كر لجريدة شرقي أوسط أدونيس أستاذي جورا أدونيس دانا أبزيا ناوشتر روجانا كان يعني يكسر بين ليبدا مثلا لو كباسي خلل شيء كل مجتمعي عربي أبوان من لدولتك على شوينك لم خللوا لباس كنيم خللوا شو السر رخنا قرتن لفكري عربيش رخنا قرتن لو بوشاي لو قابي لو فراغي كهيا لمجال حضارتها لمجال ثقافتها لمجال فكرة همو أماني باسك البيشتر بويا مثلا ببورة يعني رغم من خلافي رأكي جنابت بم شو كأو احترامي الرأكة دقرن بالله لقليني احترم الرأي لكني لا أتفق معك لأن أدونيس تطرق إلى كثير من الجوانب الفكرية في المجتمع العربي ليس فقط المجتمع جواز روي كبشوازكي بانتر بيني أشتان حضرتك تقول لم يتخطى الواقع أو كاتك تقولي بس الواقعات أنا بري بس أدونيس يعني مثل ما يقولون وضع أصبعه على الآلام جاي خست سر آزارانا سر أوبرينانا وأعتذر زۆر باشە کەواتە خۆشەویستان ئەم گفتوگۆ مناقەشەی ئێوە ئەمە سروشتی فستیڤاڵی گەلاوێژ بووە کە لە
دیبیتەکان و لە پانێڵەکاندا لەسەر فکر با بڵێم ئەو باسانی کە تایبەتن بە فکر و هەروەها ڕەوشی چیرۆگنووسین و شعر و لێکۆڵینەوە مناقەشەیان کردووە گفتوگۆی چڕوپڕ ڕوویداوە کەواتە کاک جەمال غەمبار ئەم فستیڤالە بە تەنها گرنگ نییە بۆ ئەوەی کە کەشفی یاخۆت وزە تازەکان بکە بگرە ئامادەبوونی ئێوە شاعیرانی گەورە و نووسەران و چیرۆگنووسانیش کۆکاتەوە وایە؟ من ڕێز و حرمەتم بۆ ئوستازی گەورە هەیە ینی أحترم الرأي مرة أخرى لكني سروشتي يعني فيستيفالك لسالاني رابردو شابراسي زور تأكيد هەروە چونکە مە درێژە پێدەریەوە فیستیڤالانە ئەگەر و فیستیڤالانە نەبوو ئەمەش نەدەم هەر سروشتەکەی وا بۆ دایما مناقەشە هەبووە ینی جیاوازی لە ڕائە هەبووە و ئەوە فیستیڤال کاتە ببوورە دیاردەیەکی جوان ئەی کاتە دیاردەیەک بەڕاستی هەمیشە لە با بڵین لە مناقەشەی دوو فکری جیاوازە شتی تازە دروست دەبێت بۆ ئەم فستیڤالە و فستیڤالەکانی ئایندەش ئەو پانێڵانە چین یاخود ئەو بابەتانە چین کە ئەبێت ئەم فستیڤالە ڕێکخەرانی فستیڤالەکە فۆکەسی بخەنە سەر بۆ ئەوەی کە گفتوگۆی زیاتری لەبارەوە بکەن ئەوانەی کە زۆر گرنگن بەڕاستی ئەو مەسائلانن کە پەیوەندیان بە فکرەوە هەیە ئەو مەسائلانن کە پەیوەندیان بە کۆمەڵگەوە هەیە ئیتر لە مەسلەی ئازادی و دیموکراسی و ئەو مەسائلانەی کە پەیوەندیان بە دروستکردنی کۆمەڵگەی مەدەنیەوە هەیە کۆمەڵگەی مەدەنی چۆن دروستە بێ ئەو کێشانەی کە پەیوەندیان بە پەروەردەوە هەیە ئێمە وێرانی ینی بەڕاستی لە مەجای پەروەردەیە دیارە من هیچ نادیدە ناگرم خوانە خواستە بەڵام کاڵم وێرانی مەقسم وەیە هەموو مەجالەکان مەجای پەروەردەیە مەجای قانونە ئەوانەیە ینی تەرکیز بکرێتە سەر ئەو شتانەی کە ڕاستەوخۆ بیانە ڕاستەوخۆ کاریگەریانێ لەسەر پێشکەوتنی کۆمەڵگا ئەوەی لەوانش گرنگترە مەسلەی یەکسانی ژن و پیاو مەسلەی ئەوە زۆر زۆر گرنگە بەڕاستی بایەخدان بە حقوقی ژن ئەوە بەڕاستیەکە لە تێما ئەو تێما گەورانی کە بە فیستیڤال دەستی بۆ بەرێ و هەروەها دەستبردن بۆ کۆمەڵی کێشەی تریش مەسەلەن بۆ نمونە ئایا ئێمە ڕخنەی ئەدەبیمان هەیە ئایا ئێمە تێکستێکمان هەیە یا ڕخنەیەکی ئەدەبیمان هەیە لە مقابلی تێکستێکی گەورە ئەمانە ئەبێ قسە و باسی لەسەر بکەین بەڕاستی زۆر باشە لە سەرەتای ئاماژەم بۆ کرد کە ئەم فستیڤالە هەوڵیان داوە ڕێکخەرانی فستیڤالەکە کە لە ناو چالاکیەکاندا چەند بابەتێکی جیاواز لە ساڵانی پێشووتر ئەوەی کە تەرەنجاوەینەکە دیارە بەڵام بەبێ سبێنش چاوەڕێکیم زین پانێڵەکان بچووەدا تیایدا ئەوەی کە ئاماژەم پێکرد لەگەڵ بەڕێستا باسمان کردکردنەوەی پێشانگایەکی شێوەکاریە کە شێوەکاران با بڵین سوودیان لە کۆپلە شعرەکان و پارچە شعرەکانی شاعیران وەرگرتووە ڕەچێ لەسەر ئەوە شتێکی زۆر چاکە من نازانم قسەی شێیە بەس قسەیەگەیە زۆر گرنگە ئەڵێ کێشانی لەو حەیەک تابلۆیەک وەکو ئەوە شعرێک بنووسیتەوە بەڵام بەڕنگ باشە اینجا بیریشمان نەچێ ئێستا جیاوازی لە نێو هونەرەکانە نەماوە شعرەتوانێت سوود لە سینەما وەرگێ نیگار کێشان نەتوانێت سوود لە وێنەی شعری وەرگێ هەمووی تێکەڵی یەک بووە هەمووی لە مەدارێکە ئیشەکە پەیوەندیان بە یەکەوە ینی دابراونین لە یەکتری بۆیە من بە شتێکی باش ێزانم وە ئەو فکرەیە ئەوەی بێتە بیرم کۆتایی هەفتاکان کاتی خۆی شوێنەگەی دارە تەلەبەی پێڵن پیشانگایکی پۆستەری شعری گەورە کرایەوە شتێکی جوانە ئەمەی ئەم کە بەدەستی شوێ بکرێتەوە تەمەناکەم شتێکی چاک و گەورە بێ و دڵنیاژە بم کە ئەگەر ئەو بەڕێزانەی کە بەشداریان کردو ئەگەر سەر و ساختیان لەگەڵ دنیای شعرا هەبێشتی زۆر جوانان قوڵقانە و هیواداریشم وابێ تۆ بۆ خۆت بە تەنها شعر ئەنووسیان پەیوەندیت هەیە بە هونەری شێوەکاری و بە مۆسیقا شعر ئەنووسم بەڵام چێژێکی گەورەش لە هونەری شێوەکاری بین چێژ لە مۆسیقا وەرەگرم ئەوانە زۆر گرنگن مەسەلەن زۆربەی شەو گوێ لە مۆسیقای کلاسیشی ئەگرم ئەوە زۆر زۆر گرنگە حتا لە قەسیدەیەکمە باسی سیمفۆنیایەکی چایکۆفسکیم کردو بۆ حەیرەت البەجاح بەعەرەبی نووسیومە کاتی خۆی دەمێکە 15 ساڵ هیچ بیر نەماوە ئێستا بەداخەوە هیچ بیر نەماوە بەڵام ببوورە وەکوتم ئەوانە هەموو پەیوەندیان ئێستا خۆی بۆ شعر ڕیتمێکی ناوەشی هەیە پەیوەندی بە مۆسیقاوە هەیە مەسەلەسە گۆرانی لە چی دروستە بێ لە تێکستەوە دروستە بێت چێ بۆ ناو ئاواز میلۆدیەک دروستە بێ وەخۆڵقێ لەبەرەوە شتێکی باشە بەڕێی من پیرۆزبایان لێکم دەستخۆشیان لێکم دەستەکانتان خۆش بێ ئێمە هیچمان نەماوە ئەگەر ئێوە دوا قسەی خۆتان دکتۆر لەسەر فستیڤالەکە دوا قسەی خۆت بۆ پرۆگرامی کورسات مەگەزینیش يعني أنا
أكرر تحياتي من بەڕاستی دووبارەیەکەمەوە سڵاو و ڕێز و سەرپەرسیم بەم کارە هونەریەی کە ڕوویە کە تازە ئەبێتەوە و هیوادارم ئەم نمونەیە خەڵک سەیری کا و لاسایی بکاتەوە و هەموو شوێنێکی تر کە دووبارەی کاتەوە کە لە ئەخیرە کە ئەم فکرە و ئەم شتێک کە ڕوویاوە ئەگەڕێتەوە بۆ سلێمانی و هەری خۆیە بێت. زۆر سپاس دەستەکانت خۆش بێ کاک جەمال غەمبەر. زۆر سپاس. من سپاسی جەنابەت دەکەم، سپاسی کورساتی ژەکەم ئەم هەلێ ڕەخسان و وەکو سەرەتا ژوتم سپاسی ڕێکخەرانی فیستیڤاڵەکەم دووبارەش یەکەمەوە بەڕاستی نابێ تێکۆشان و جهودی هیچ لەو هاوڕێ بەڕێزانەی پێشترێ بەردار بوون نادیدە بژیرە بەڕاستی خەرمانێکی گەوریان دروست کردووە چاوێن ماجەکەم و لێرەشەوە بە خێراتنی کاک دکتۆر و هەموو ئەو میوانە بەڕێزانەکەم کە تەشریفیان هێناوە زۆر سپاس بۆ بەشداریکردن. جارێکی تر بەخێر بێن. زۆر سپاس کاک جەمال غەمبار شاعیر، زۆر بەڕێز دکتۆر جابر جابری شاعیر بەخێر هاتن دووبارە. زۆر سپاستانەکەم. بەڵە خۆشەویستان پرۆگرامی ئەم ئێواری کورسات مەگەزین کۆتایی هات. 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بەردەوامی هەیە، ئەتوانن سەردان بکەن و گوێتان لە شعر لێکۆڵینەوە چیرۆکی بەشدار بووان ببێت و پرۆگرامی کورسات مەگەزین هەوڵ ئەدات کە ڕۆژانی تریش زانیاری زیاترتان باتێ لەسەر فستیڤاڵەکە و بەڕێوەچوونی فستیڤاڵەکە.